لە کات وەرگرتنی چارەسەر دەچمە ژووری یاری و یاریدەکردن و بەشداری ئاهەنگ و چاڵەکەەکانی منداڵپارێز دەکرد. من فاتمە ڕەشید تەمەنی 7 ساڵ هەستم کردکە نەخۆشم چمە لای دکتۆر پێیانوتم کە تووشی نەخۆشییەک پەنجە بوومە. سەرەتای وەرگرتنی چارەسەر بڵاودۆخێکی ناخۆشدا تێپەڕین لە قوتابخانە هاوڕێکانم دابڕین، بەڵام بە هیوا بووم کە بەسەر ئەم نەخۆشیە زاڵ دەبووم بە یارمەتی خێزانەکەم و دکتۆرەکان و پەرستارەکان و کارمەندانی نەخۆشخانەی نانەکەی و ستافی منداڵپارێزی کوردستان کە هەموویان پاڵپشتم بوون بەسەر ئەم نەخۆشیە زاڵ بووم. لە کات وەرگرتنی چارەسەر دەچمە ژووری یاری و یاریدەکردن و بەشداری ئاهەنگ و چاڵەکەەکانی منداڵپارێز دەکرد و دوای کۆتایی پێهاتنی چارەسەر دکتۆرەگای پێدام بچمە بۆ قوتابخانە و لە ئێستادا پۆلیاوتی بنەڕەتیم دەمەوێت بە هەم نەخۆشەکان بڵێم کە ئەم نەخۆشیە پێویستە بە ئومێد و بەهێزبوون هەیە و لە کۆتاییدا ئێوەش دەتوانن وەکم سەر بکەن و ئێمە لە شەرپەنجە بەهێزترین.